لیژنەی سەرپەرشتی ڕوبەڕووبوونەوە تەلەڤیزیۆنیەکانی هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا ڕایگەیاند شێوازی ڕوبەڕووبوونەوەی پاڵێوراوەکان لە داهاتوودا گۆڕانکاریی بەسەردادێت. لیژنەکە هۆکاری ئەنجامدانی ئەو گۆڕانکاریانەشی بۆ ئەوە گێڕایەوە تا دڵنیا ببنەوە لەوەی دیدارەکانی دواتری نێوان ترەمپ و بایدن بە شێوەیەکی گونجاو بەڕێوە دەچن. هەر لەوبارەوە لیژنەکە ڕاگەیاند دیدارەکەی ترەمپ و بایدن سەلماندی کە لە پێناو بەڕێوەچوونی دیدارەکانی داهاتوو بە شێوەیەکی گونجاو پێویستە ژمارەیەک گۆڕانکاری بکرێت. لە ڕاگەندراوێکدا لیژنەکە ئاماژەی بەوە کردووە کە لە داهاتوودا ڕێوشوێن و گۆڕانکاریەکان ئاشکرا دەکرێن. سەرچاوەکانی هەواڵیش بڵاویان کردەوە یەکێک لە ڕێکارەکانی دەستوەردان لە دیدارە تەلەڤیزیۆنەکانی نێوان پاڵێوراوەکان بریتی دەبێت لە کوژانەوە و بڕینی دەنگی مایکەکان لە پاڵێوراوەکان لە کاتێکدا یەکێکیان بیاوێ قسە بەوەی دیکەیان ببڕێت. لای خۆیەوە تیمی هەڵبژاردننی ترامپ ڕەخنەی لە لیژنەکە گرت بەهۆی ئەو گۆڕانکاریانەوە کە بەنیازە ئەنجامی بدات. تیم مۆرتۆ بەڕێبەری پەیوەندیەکانی هەڵمەتەکەی ترامپ ئەو بێسەروبەریەی لە دیدارەکەدا هەبوو بە ئالوگۆڕی ئازادانەی بیرروبۆچوون ناو بردووتی پێویستە یاساکان لە نێوەڕاستی یاریەکەدا نەگۆڕدرێن. سەرەڕای ناڕەزایەتی تیمی ترامپ بەڵام بەپێی زانیاریەکان ڕێوشوێنە نوێیەکان بواری دانوستانی تێدا نییە. شەوی سێشەمەی نێوەڕاستی ئەمە هەفتەیە یەکەمین دیداری تەلەڤیزیۆنی لە نێوان دۆناڵد ترامپ پاڵێوراوی کۆماریەکان و جۆ بایدن پاڵێوراوی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە چوو. قسە پێبڕین و بێڕێزی و دەستەواژەی ناشرین لە دیدارەکەدا لە سەرتاسەری ئەمریکا و جیهان ڕوبەڕووی ڕەخنەبووە. بڕیارە 15 مانگی داهاتوو دیداری دووەمی نێوان ترامپ و بایدن لە شاری مەیامی ویلایەتی فلۆریدا بەڕێوە بچێت. یەکەمین ڕوبەڕووبوونەوەی تەلەڤیزیۆنی نێوان پاڵێوراوی سەرۆکاتی ئەمریکا لە ساڵی 1960 بەڕێوە چوو. دەیان ملیۆن کەس بینەری دەبن و لە زیاتر لە 10 کەناڵی تەلەڤیزیۆنی دەگوازرێتەوە. لیژنەی سەرپەرشتی دیدار و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان پاڵێوراوی هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەمریکا سەر بە هیچ حیزبێک نین و لە ساڵی 1988ەوە ئەو ئەرکەیان لە ئەستۆ گرتووە. My son, like a lot of people.